ڕۆشنبیرەکان دروست کرد و بەبێ جیاوازی لە شار و شارستەکانی دنیای مناڵ دەسەکانت خۆش بێ دیارە چالاکیەکە بریتێت لە بڵاوبوونەوەی ژمارە دوی گۆڤاری واران کە یەکێک لە گۆڤارەکانە کە دامەزاوی کەریمی عالەکە دەری دەکات و هاوکات لەگەڵ یا بە باشمان زانیوە کە دیدارێکی تایبەت بە ئەدەبی مناڵان بەڕێوە بەرین کە تایە 6 توێژەر بە زانستیانە لەسەر پرسەکانی مناڵ و پەروەردە و ئەدەبیاتی مناڵ و لە نەوی داژانرە جیاوازەکانی ئەدەبیاتی مناڵان گفتوگۆ و گەنگەشەکەن وەک لە هەمووان ئاشکرایە ئەدەب جۆرەی لە کاریگەری و تایبەتمەندی و بنەمای تایبەتی تێدایەکەوا دەکات لە خوێنەری دنیای ئەدەب کە تێدا جۆرێک بەر لە بیرکردنەوە و دروستکردنی پرسیار و خەیاڵسازی و جۆرەی لە کارکتەرسازی و هۆشیاری دروستکە دیارە دنیای مناڵانیش دنیایکی زۆر تایبەتمەندە لەم ڕێگەیەوە ئەدەبیاتی مناڵان وەک بەشێک لە ئەدەبیات کە ڕخنەگرانی بواری ئەدەبیاتی مناڵان قسەی لەسەرەکان تایبەتمەندی و بنەماگەلی تایبەت بەخۆی هەیە و ئێمە لەم ڕوانگەیەوە هاتوین ئەومان بە باش زانیوە کە گۆڤارێکی تایبەت دەرچوێنین بە تایبەت بە مناڵان کە تێدا دابەشمان کردو بەسەر دوو ئاسی جیاوازە کە مناڵان و مێرد مناڵانن و هاوکات لەگەڵیشە دوو پانێلمان ئامادە کردووە کە نووسەران و شاعرانی بواری مناڵان و توێژەران بە گرنگیەوە گەنگەشەی پرسەکانی مناڵانەکەن هاوکات لەگەڵ نزیک بوونەوەی ڕۆژی جیهانی مناڵان و ئەم جۆرە لە تایبەتمەندی بە بەشداری نووسەران و خوێنەران و هەندێک لە مناڵە چاوگەشەکانیش تقریبا دوو لە دوو ئاساخۆیە بینێتەوە کیان بڵاوکردنەوەی ئەو دەقانەیە کە تایبەتن بە مناڵان جۆرێک لە هوشیاری دروستەکە بەرامبەر مناڵان ئەویتریان جۆرێک لە ڕخنەسازیە کە دەربارەی ئەو بابەتانەی لەسەر ئەدەبی مناڵانە نووسێنەوەتە جۆرێک لە هۆشیاری و جۆرێک لە ڕخنەسازی و هەڵسەنگانی دەقەکانی ئەدەبیاتی مناڵانە لەلایەن ڕخنەکاران و توێژەرانەوە دایک و باوک ئەبێ هەموو کات هەوڵ بن مامەڵەیەکی مناڵانە لەگەڵ مناڵەکانیانە بکەن هەوڵ بن بە خۆڕەوشتیان بە هەڵسو کەوتیان ئامۆژگاری مناڵەکانیان بکەن بۆ نمونە باوکو دایکێک هەتاوەکو یەکی شەو و دوی شەو مۆبایل بەدەستیەوە بێ ناتوانێت بە مناڵەکانی بڵێ ڕۆڵە ئایپاد بەسە مۆبایل بەسە یا تەلەڤیزیۆن و فیلمکارتۆن ئەم شتانە بەسە ئەبێ بەرنامەیەکیان بۆ دانێ ئەو شتە لە خۆیان ڕنگ باتەوە اینجا ئەو کاتە ئەتوانێ ئەو پەیامە بە مناڵەکانی بگەێنێ بۆ نمونە ڕازگۆیی هەر کاتێ ژنومێر لەگەڵ یەکترا ڕازگۆ بوون لەگەڵ میوان و مناڵە ڕازگۆ بوون پێویست ناکات بە مناڵەکانیان بڵێن ڕازگۆ بوون ئەو کاتە خۆیان لە ساسڵ بە ڕازگۆ دەرەچن بەڵام بە پێچەوانەوە ئەگە ژنومێر لەگەڵ یەکا ڕازگۆ نەبوون و درۆیان لەگەڵ یەکتر کرد 1001 مامۆستا بێنە نەسیحەتی ئەو مناڵە بکە بڵێ ڕازگۆ بن قەت ڕازگۆ نابن یا باوکی وا هەیە جگەرە یا هەر شتێکی کە بڵێن بۆ نمونە هەندێک جار دکتۆر ئەڵێن ئەندۆمی ئەم شتانە خراپە بۆ تەندروستی مناڵ ئەگەر ئەو باوکو دایکە خۆیان بەکاری بێنن ناتوانن بە مناڵەکە بڵێن تۆ بەکاری مێنە چونکە زیاتر هەڵسوکەوت و ڕەوشت کاریگەری هەیە هەتاوەکو زمان کە بتێ پەیامی بگەینی بە مناڵ من ئەمڕۆ دوو جار میوانی ئەم دیدارە بووم جارێکیانوە هاتنی خۆم بۆ دیدارەکە جارێکیش بە نووسینی شێرێک بۆ مناڵان کە ناوەڕۆکی ئەم شێرە باسی ئەوە ئەکا مناڵ نە سەرما ئەزانێ نە گەرما ئەزانێ نە ئەوە ئەزانێ ئەو باوکە هەیەتی یانیەتی پەلەیەتی بۆ گەورە بوون هەموو جارێ مناڵ جلوبەرگی باوکو دایکی لەبەرەکە پەلەیەتی گەورە ببێت بەڵام ئەگەر بێت و نەبوونی ڕووکاتە ئەو ماڵە ئەو مناڵە ئەو شتە نازانێت و هەر کاتێ برسی بوو کاتی نان خواردنە هەر کاتێ خەوی هەر کاتی خەوتنە ئەو لەسەر شەو و ڕۆژ و لەسەر شێژەمە ناوەسێت و هیوادارم ئەو نووسینانەی ئەینووسین جێ خۆیان بگرێت و ئەگەر هەوڵی تاکە کەسیش نەبێ ئەمڕۆ لە کوردستانە بە تەمای کەسانی کەبین ئەو کاتە خەمی مناڵەکانمان ناخورێ ئەبێ خۆمان خەمیان باوکم شاعیرە و دایمەن شیعرە نووسێ دوو کتێبی دروست کرد یەکێکیان بە ناوی کەشکەشان یەکێکیشیان ناوی بە ناوی شۆڵەی ڕووجار هەیە شۆڵەی ڕۆژەیە شۆڵەی هەموو شتێک هەیە اینجا با دەست پێ بکەین یەڵڵا زارۆڵەیەوە گولانە وەشی موستەن ئیانە سەردا و گەرمای مەزان و بەسە و ئاوازێوان و تازیە و زەماوەنەنە وەرمەم ئاماشەوەنە ئاوران بیکات و نانین هەر لێوە ئاوانین وەرو مجوو ماڕوونە ماڕوو بەروو فاڕوونە پەلەم گەورە بیەی هەرگیز مەزان و نەبیەی
زارۆڵێەوە گولانە وەشی مستەن ئیانە سەردا و گەرمان مەزان و بە سەو ئاوازێوان و تازیە و زەماوەنەنە وەرمم ئاماشەوەنە ئاوران بیکات و نانین. مەزراوەی کەریمی ئەلەکە لە ساڵی 2019 لەسەر دەستی کەسایە هونەرمەندەکان و ڕۆشنبیرەکان دروست کردو بەبێ جیاوازی لە شار و شازکردن.